خاوەنی مۆلیدە ئەهلیەکانی سلێمانی دژی جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان لە بەردەم قایمقامەتی سلێمانی گرتبوونەوەیان ئەنجامدا. داواکاریەکانیان ئەوەیە چیتر وەکو پاسەوانی کارەبای 24 کاتژمێری مامەڵەیان لەگەڵدا نەکەن بە پارەیەکی کەم، چونکە ناتوانن چیتر لە چاوەڕوانی دابن تا حکومەت بزانێت پرۆژەی بەناو ڕووناکیەکەی سەردەگرێت یان نا. ئێمە کە خاوەنی مۆلیدەکانین هەموو سەرمایە و دەسمایەکمان بۆ بە ئەو مۆلیدەی کە ئێستا ئیشەکالوە. تۆ هاتووی بە یەکجار بە منێ بژێن تۆ کاکە هەروادانێ منیش بازاڕێکمەوە بۆ بازاڕانەی کە ئاگری تێدەچێ و قەرەبوویەکەی تۆ چ قەرەبوویەک دەدەی بە من منیش کاسپیم کردەوە بۆ خەڵکەوەش کە خەڵکەش کاسپی کردو دوکانەکە ئێستوتێ. یعنی تۆ ناکرێ بۆ ئەو قەرەبوو هەبێ بۆ من نەبێ بۆ یعنی هەندێک شتی کردو چی تام کات. یعنی قەرەبوویەوەی وەرە بزانین چی بکەین لە مۆلیدەکانەوە ئێستا لێوەرە کارەباکە دووە بە 24 کاتژمێری مۆلیدەکە بکوژێنەوە 6 مانگ لای مەبە دوای 6 مانگەگە تازە نەبووم گرێ بەستە سێ معنی من ئاکا بە دیار حرز بە دیار پرۆژەکەی خۆیەوە کە دڵنیا لەوە نییە لەوەی سەر ئەگرێ یا سەر ناگرێ. حکومت بۆ کۆمپانیاش بە ئیسراحەتی خۆی بارەزی خۆی عەقدێک دەداتێ وەرەقەیەکی سپیە بێ لە بەردەستی ئەمزایکی بۆگەی لەو ناپرسێ وەرەقەچی دیاچی دیانی یعنی بەبێ هیچ لێپرسینەوەیەک ئەم 200 مۆل دەخراتم پرۆژۆ نەسە هەمووەلدا ئاگادار بۆ نەهاوڵاتی ئاگادار بە بەبێ هیچ تێ هیچ یعنی کەس ئاگادار نەبوو. ئێستا هەولێر و دووەک کە بە ئیجباری ئیشیان پێەگرێت ئەڵێ کاکە بێ ئاوا ئیشکێ ئێمەش بۆ ئاوا بۆ ئێمە دەری نایانێ شتێکمان بنێ قسێکمان بنێ کاکە مۆلدەکانتان لابن بەم جۆری ئێستا ئیشەکان بەم جۆری ئێستا ئێمە ئیش ناکەین مۆلدەکان لابن ئەبێ ئێمە ئەو قسەمان هەیە کە ئەگەر حکومەت ڕێمان بێ بە ئەم مۆلدەکانمان دەرەگەین لەبەرەوەی کە حکومەت خۆی بتوانێت کارە بابە چ پێویستی بە ئێمە هەیە. لە سلێمانی نزیکەی 500 مۆلیدەی ئەهلی کار دەکەن بەشێکیان خراونەتە ناو پرۆژەی ڕووناکی. ئێستا تەنیا لەو کاتانەدا مۆلیدەکانیان کار پێ دەکەن کە کارەبای 24 کاتژمێری دەبڕێت. بەڵام خاوەنی مۆلیدەکان دەڵێن وا بڕوات ناتوانین بەردەوام بین بەوەش نزیکەی 11,000 کەس بێکار دەبن و دەبێت حکومەت قەرەبوومان بکاتەوە. ئێوە مافمان نەفەوتێ ئەڵێ تا 6 مانگ ئێمە لەژێر تێستابین بەسەر چاو عەقدێکیان ئامادە کردووە 14 خاڵە ئەڵێ نابێ بیبینن نابێ بیخوێننەوە نابێت گفتوگۆی لەسەر بکەن ئەو عەقدە ئیمزاکەن ناهێڵن لای بێ ئەگەر لای بن چیە بێ لای بێنەوە لای بەم و ئەو کاس پێم نامێنێ و تاوەچم لەبەر سینەماکان گوڵا بە ڕۆژە ئافرۆش نایڵی لای بم حەقی خۆشمم نایتێ بەتانە نەگەر لای بن بەڵێ. ئێستا خاوەنی مۆلیدەکان نەدەتوانن دەستبەرداری مۆلیدەکانیان بن چونکە مۆلیدەکانیان کۆبکەنەوە سزا دەدرێن نەدەشتوانن بەم جۆرە بەردەوام بن چونکە تەنها زەرەریان بۆ دەمێنێتەوە حکومەتیش ئامادە نییە قەرەبوویان بکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.